وەزارەتی پێشمەرگە و بەرگەری عێراق گەشتوونەتە ڕێکەوتنی کۆتایی بۆ دروستکردنی دوو لیوای هاوبەش بە مەبەستی پاراستنی بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان. جەباریاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە بە پەیامی ڕاگەیاند هێزە هاوبەشەکە دوو لیوا دەبن و بە درێژایی 550 کیلۆمەتر لە بۆشایی ئەمنی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق بڵاویان پێدەکرێت، ئەمەش بە مەبەستی سنووردارکردنی جموجۆڵەکانی داعش. هاوکات چاودێرانی ئەمنی ئەم هەنگاوەی هەردوو لە بۆ ڕێگری لە زیادبوونی جموجۆڵەکانی داعش بە گرنگ دەزانن. بەڵدناوی هەنگاوێکی زۆر گرنگە لەبەرەوەی لە 3 ساڵی ڕابردووە لە بوونی هێزی پێشمەرگە لەو سنوورەیە حکوومەتی اتحادی دانی بەوە ناوە کە فعلەن ئەو بۆشای ئەمنی کە دروست بووە بەهۆی نەبوونی پێشمەرگەیە لەو سنوورەیە بە حکمی ئەوەی کە هێزی پێشمەرگە ڕۆڵی کاریگەری هەبووە لە شەڕدش بە داعشە واتوانی ئەم ناوچانە پارێزێت. ئەوە وای کردووە کە هێزە عێراقیەکانیش پێویستیان بەو هەمەهەنگیە هەبێت و بەو هاوبەشیە هەبێت. لەبەرەوەی ئەو هێزە عێراقیانە ینی خەڵکی سنوورەکە نین، خەڵکی دەرەوەی شاری کەرکوون، خەڵکی خواری و عێراقن، زۆر جار تووشی کێشەی لایانی جوگرافی و ئەو کێشانە بنەوە لەو سنوورەیە، بۆیە دەبینین زۆر جار تووشی کێشەی تیرۆریستان دێن، ینی زۆر جار قوربانیە دەن لەو سنوورانەیە و وای کردووە کە نەتوان بە تۆکمەیی ئەو شوێنانە پارێزن. پڕکردنەوەی بۆشایی ئەمنی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق کاری لە پێشینەی ئەو دوو لیوا هاوبەشە دەبێت، ئەمەش بە هەنگاوێکی پێویست دادەنرێت بۆ پاراستنی ئاسایشی ئەو ناوچانە. هذه الاتفاقيات كان المفروض بها ئەم ڕێکەوتنەی ئێستا هەیە بۆ پێکهێنانی لیوای هاوبەش لە ڕاستیدا زۆر دواکەوت و دەبوایە زووتر ئەنجام بدرایە. ئەو ناوچانەی کە بڕیارە هێزە هاوبەشەکەی لێ بڵاو بکرێتەوە ناوچە گەلێکن کە بە تەواوی جێهێڵدراون و بۆشایی ئەمنی گەورەی تێدایە. ناوچەکە نە هێزی پێشمەرگە ئەوە نە هێزی حەشتی شەعبی و وەزارەتی بەرگری تێدا نییە. لە ڕابردوودا تەنیا دەوریاتی ناوبەناوە هەبووە بۆ چاودێریکردنی ئەو ناوچە جێهێڵدراوانە و لە ئەنجامیشدا دەرکەوت ئەوە ڕێگایەکی دروست نییە و داعش دەتوانێت بۆشایی ئەمنیەکانی سنوورەکە بۆ ئەنجامدانی چالاکی و زیانگەیاندن لە هێزامنیەکان و هاوڵاتیانی ئەو ناوچانە بقۆزێتەوە. لە دوای کشانەوەی هێزەکانی پێشمەرگە لە سنووری ناوچەکێشە لە سەرەکان لە دوای ئۆکتۆبەری 2007ەوە سەدان کیلۆمەتر بۆشایی ئەمنی لە نێوان هێزە عێراقیەکان و پێشمەرگە دروست بووە، بۆیە داعش سوودی لەو بۆشایە ئەمنیانە دەبینی و بەکاری دەهێنات دژ بە پێشمەرگە و هێزە عێراقیەکان. پێشبینی دەکرێت دروستکردنی هێزی هاوبەشی عێراق و هەرێمی کوردستان پەلەی لێ بکرێت و بەم نزیکانە لەو بۆشایە ئەمنیانە جێگیر بکرێن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.